بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین ئەمڕۆ ڕۆژی جیهانی کاری دەستیە. ئەمە لە ڕاستیە بۆ پشگیریکردن لەو کەسانەیە کە خۆیان بە پرۆژەیەکی بچوو خەریک کرد کاری دەستی ئەنجامەدەن و هەر لەم ڕێگەشەوە بازاڕێکیان بخۆیان دۆزیەوە تۆ لای خۆشمان بە خۆشحاڵی و ئەم ئیشی دەستیانە لە ئێستا زۆر گرنگی پێدرێت زۆرێک لە هاوڵاتیان بە تایبەت خاتونەکان با بڵێن ڕوویان لەم بوارە لا ئیشی دەستی کردووە و بە خۆشحاڵی ئەبین تا ڕادێک لە لای خۆمان جێ بۆ کراوەتەوە خەڵکیش بەرهەمەکانیان بەکارێن ئێستا یەکێک لەو شتە جوانانە سەرشانە جوانانە لێرێ و با منیش بین بە سەرشانمە سەرکۆی ماڵێ نەڵێن ئیشی دەستی پاڵپشتی پێویستە خۆی ڕۆژەکەش هەر بۆ ئەوەیە کە بەڕاستی پاڵپشتی بکرێن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ ئەوەی کە بتوانن بژێوی ژیانی خۆیانی لەسەردا بنێن و هیوان دەست لە ڕاستیە زیاتر بێت جا ئەمڕۆ بەڕێز خات و ڕێزان قادر سەرۆکی سندیکای ڕستنوچنی لەلامانە بەڕێزیان زیاتر باسمان لەسەر ئەم ڕۆژە بەوەکەن لەسەرەوەی کە چۆن ئەتوانین ئێمە هاوکاری ئەو کەسانە بین لەم بوارەیە ئیش ئەکان و هەروە خۆیان وەکو سندیکەکان چیان کردبووی کە کەسانێکە حەزیان لەم بوارەیە یارمەتیان بەر. سلااوی لێ بە خات و ڕێزان زۆر سپاس بۆ ئامادەبوون ڕۆژەکەت لێ پیرۆز بێت. هەر سەرەتا پێمان بڵێن ئێوە لە سندیکاکەتان چیەکەن بۆ کەسانی حەزیان لەم بوارەیە دەستیشە خۆشمان زۆر جوان سەرەتا زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم بۆ میوان بەڕێزی سپاس دەکەم. سندیکای ڕستنوچنین سەر بە سندیکای کرێکارانە ئێمە لە لەقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان حەو سندیکامان هەیە کە لەو سندیکانە سندیکای ڕستنوچنینە. سندیکای ڕستنوچنین پاڵپشتیەکە لەو کەسانێک کە کاری دەستیەکەن یاخود بە خواردنیەکە یانەوێ بژێوی خۆیان ژیانی خۆیان دابین بکەن ئێمە پشگیری ئەو کەسانە شەکەین. سندیکای ڕستنوچنین تەنها بریتینیە لەوەی کە ئەوانەی کە کاری جلی کوردی دیزاینەکەن یاخود چنینەکەن بەڵێ چەندین پیشەی لە خۆ گرتووە یەکێ لەو پیشانە فەرش چنینە یەکێ لەو پیشانە کلاس چنینە دوای ئەوە بەرگدووری ئام یعنی ئەوانە بەڵێ تێ بە پیاویش و بە ژنیشەوە بەڵام ئێمە زۆر زیاتر پشتگیری لە ژنان زۆرەکەین لەبەر ئەوەی ئەمانەوێ ژنان لەسەر پێی خۆیان بۆستن لە یاخود خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆیان بن. دەستان خۆش بێ و بە هیوای سەرکەوتن و ئێمەش هیوادارین کە هەمیشە ژنان ڕۆڵێکی بەرچاویانە بێت لە بوارە جیاوازەکان. بەڵام پێمان بڵێ بۆ نمونە ئەو خانمانەی کە دەستڕەنجینن ئەتوانن کاری دەستی بکەن ئەتوانن بۆ نمونە لە یەکێک لەو بوارانی کە بەڕێزێ ئاماژە و پیا خۆی ببینێتەوە مەرجەکان چییە پیۆرەکان چیە بۆی کە بێتە لای ئێوە کار بکە زۆرجار لە ڕێ و کارکردنەوە ئەناسی و ئەتوانێت بژێوی خۆی دابین کات. بەڵێ ئێمە جا با سەرەتا باسی دوورمان بکەم ئێمە چەندین لیژنەمان هەیە لە وانەبێژی دوورمان یاخود ئەوانەی کە خەڵک فێری دوورمانەکەن خولیان بۆکەنەوە خولی بەردەوام ئەم خولانە ماگانەیە یان چۆن وەڵاهی بە پێی خۆی ئێمە لە ناو سندیکە ئەگەر خول بکەینەوە خولێکی بێ بەرامبەرە زۆر باش خولێکی بێ بەرامبەرە بەڵام ئێمە کەسانیشمان سەرپشک کردووە لەوانەی کە خۆیان خاوەن پیشەیەکی دوورمانن ئەیانوێ خەڵکانە فێرکەنووە لە ئەو پیشەیەش لە بەو بژێوی خۆیانە هەڵەسن بەوەی کە چەند خاتونێکی کە فێرکەن بێگومان ئەبێ بڕێپارەیەک لە هینی ئەو وەختی کە خۆیان دابینێکەکەن بۆ ئەو خاتونانە وەربگرن بەڵام ئێمە دیاریمان کردووە نابێ مەبلەغەکەی زۆر بێت بۆیان و ئێمە لە هەمان کاتە هەڵەسین بە دروستکردنی شەهادە بۆیان زۆر باش بەڵێ بۆ ئەو کەسانەی کە لەو خولانە دەرەچن ڕزاخەم بە من کاتەوە ڕفتەی خۆم دەرێنم چون زۆر قەرەباڵغیش بێ جوان نییە وایە سبا لەم ژێرە دێنم مایکەکەم بەرینەکەوێت بەڵام ئەگەر تۆ پێمان بڵیت کە ئەو خاتونانەی کە دێنە لای بەڕێزێت لەوانەیە هەندێک گرفتیشیان هەبێت ڕێگەڕی خێزانیان هەبێت بۆ نمونە جێگەکەیان دوور بێت ڕێگەکەیان نەتوانن ئاسان هاتو چۆبکەن جا پێمان خۆشە بەڕێزت باسی ئەوەمان بکەی ئێوە چۆن یارمەتی دەریانە بن لەم کاتانەیە. بێگومان ئێمە ئێستا کە باسیەوەکەین هەموو کەس فەرشی سووری بۆ دانەخراوە بە ئاسانی بگاتە ئەو شوێنە ئەبێ ئەستەنێ هەبێ یاخود ئەبێت ڕێگریەک هەبێت لە هەمووی وەکو یەک نییە بەڵام ئێستا دەوراتی ئۆنلاینیش هەیە لەو ڕۆوانێ ئەو لیژنەمان هەیە بەڵێ خۆماندا لیژنەمان هەیە کە خۆیان ئەو دەوراتی ئۆنلاینەکەنەوە کە خاتونەکان لە ماڵەوانێ ئەتوانن سوودی وەرگن و فێر بن. باشە
ئەم جلە جوانانەشی هێناوەتە نێو ستۆدیۆکەمان ئەم بینم ڕاستە زۆرینەیان جلی کوردین بەڵام جیاوازتریان بینم کە هەندێکیان کاری دەستی لەسرە ئەم کارە دەستیانەشە لەلایەن ئەو خانمانەی کە لای بەڕێستانن وەنجا پێشمان بڵێ شوێنێکی تایبەتان هەیە کە تیا کۆبنەوە کارانی تیا بکەن بێگومان ئێمە سندیکای کرێکاران ئێمە هۆڵێکی پیشەیمان هەیە هۆڵی پیشەیە تەنها بۆ سندیکای ڕستن و چنین نییە بۆ سەرجەم سندیکاکانە دەوراتی تیا ئەوترێتەوانێ ئیتر سندیکای خزمەتگوزاریمان هەیە کاتێکە ئەوەی ساڵۆن و سەرپەرشتیاری ساڵۆن و کارە خزمەتگوزاریەکانەکە دەوراتی ساڵۆن ژەکرێتەوە ئارایشگا شەکرێتەوە لەوێ ئێمە لە ماوەی پێشوا من مامۆستایەکەم لە ڕۆژهەڵات هێنا بۆ ئەوەی کە چنینی خوری بە مەکینە لەگەڵ دەستیشە فێری چەند خاتونێ بکات کە بێ بەرامبەریش بوو بۆ ئەو خاتونانە بەڕاستی سوودێکی زۆر زۆر باشیان لێوەرگرت لێرەوە دەستخۆشی لە سەرۆکی لە قیسلێمانی سندیکای کرێکاران کاکچالاکەکەم پشگیرێکی تەواومانەکات بەڕاستی بۆ سندیکاکان سەرجەم سندیکاکان و بەشی ژنانیشمان هەیە کە خاتو لەیلایە لەیلاخان ئەوە یعنی تەواو خۆی تەرخان کردووە بۆ پشگیری سەرجەم سندیکاکان بە تایبەتی سندیکای ڕستن و چنین کە من تاکە سەرۆکی ژنم کە لەو سندیکایە جا ئێستا بەپی بە دوواداچوونەکانی هەرخۆ تا چەند خاتونەکان توانیانە دوای ئێوە ئەوەی خولەکان لای ئێوە ئەبینن فێری بەهرەیەک ئەبن دواتر بتوانن لەسەری بەردەوام بن وەکو بژێوی ژیانی خۆیان سوودی لێ ببینن بێگومان ئێسامە نمونەمان هەیە کاتی کە من باسی ئەو دەورەیەم کرد مەکینەی چنینی خوری هەیە لە زیاتر لە ڕۆژهەڵات ئەو ئیشە باوە لێرە زۆر کەمە نییە من ئەو مامۆستایم کە لە ڕۆژهەڵاتەوانە میوانداریم کرد و بانگێشتم کرد بۆ ئێرە بۆی کە دەورەیەکمان بۆ بکاتەوانێ چەندین مەکینەی لەگەڵ خۆیان هێنا مەکینی لەگەڵ خۆیان هێنا ئەو خوێنکارانەی کە لەو خولای ئەو فێرخوازانەی لەو خولایە تەواویان کرد داوایان کرد کە لەو مەکینانیان بۆ کڕێبۆیان هێنان و لە ئێران ئێستا چەندینمان هەیە لێرە ئیشی خۆیانە کرد باشە باسی پێداویستی و کەرەستە و کرد ئەو خانمانەی کێنە ئەوێ شتی خۆیانێن کەرەسەی خۆیانێنن یاخۆیەوە بۆتان خسوونەتە بەردەست ئێمە کە خولەکەی نەوانێ سەرجەم شتەکان دابینەکەین خۆمان زۆر باشە دوجاریش دەتوانێت دەرفەتێک بێلەوەی کە بڕوانەمانێنێ لە شوێنێک بتوانێت کارکات ئەمەش دەتوانێت هەلێکی کار بۆ خۆی بدۆزێتەوە زۆر جار باسی ئەومان کردووە کە ئێوەی خانمانی دەستڕەنجین ئێمە وەکو کورسا زۆر جار بۆ یادی سلەیمانی بۆ کۆمەڵێک فستیڤاڵی تایبەت ئێوە بەشدارە بن ئەمانە تا چەنە بێتە دەرفەتێک کە بتوانین زیاتر هەلی کار بێت وە بتوانین توانای ژنان بخرێتە کەڕ وە خۆت تا چەند سوود دەبینیوە لەو بابەتانەی کە کراوە بێگومان ئەمە یعنی بەڕاستی دەرفەتێکی چاکە بۆ ئەو خانمانەی کە قاون پیشەی خۆیانن بۆ ئەوەی کاڵەکانیان تیا نمایش بکرێت و یاخود خەڵکانێک ڕابکێشن سەرنجی خەڵک ڕابکێشن بۆ ئەوەی کە بێن نزیک بنەوانە لەو کەلتورە و لەو چکە ئەمانە بەڕاستی من مناڵ بووم ئەم کەلتورە هەر هەبووە ئەم چنینە من بیرمێ کە مناڵ بووم لە سێپتی دایی بووم کە دایکم کراسێکی برنجۆکی بە پولەکە بۆ چنیەوەم یعنی ئێستاژەوە لە زاکیرە ماماوە بێگومان لە دایکمەوە فێر بووم من ئەوە نەبوو جلو بەرگەکان پەردەیان ئەنەخشان سەرتاڵێ بێگومان اینجا هیچ شتێ ینی سەر پەنجەرەشە بواە شتێکت لێ دابنایە و بە ئەتەمین یاخود بە پڕکردنەوە پیانەوت بەوەش ئەیان کرد بە کۆکلە هەنێکجار جیازیان بۆ کچ پێکەنا بەشێکی هەڵە بخچە ئێستاش بخچە من ئەزانم کە دایکم بخچەی کۆنی هەیە ئەنجا بێ باسی ئەوەت کرد کە ئەو فستیڤاڵانە کە ئەکرێتەوانێ بۆ نمایشکردنی ئەو کەسانی ئەو کاڵانەی کە خەڵک هەڵەسن بەو پیشەیە سندیکای ڕستن و چنینیش بە هەمان شێوە چەندین جار ئاوا فستیڤاڵی کردوێتەوە لە بەردەرکی سەرا لە پارکی ئازادی بەبێ بەرامبەر ئێستا ئێمە ئەزانین کە چەندین جار فستیڤاڵەکرێتەوە ڕێکخرا و شت ئەیکاتەوە بەڵام مەبلەغی پارە وەرئەگیرێت لە هینی ئەو کەپر و بۆ خاتونەکان بەڵێ ئێمە بەبێ بەرامبەر ئەوانەمان کردوێتەوە بە دابینکردنی کەپر بۆیان و دابینکردنی ئەو شوێنە کە ئەو هەمووی ڕۆژشوێنی خۆی هەیە لە ناو کارگەی کەلتوری سلێمانی ئەوەش لەوێش کردومانەتەوانێت باش ڕێزان خانانە ئێستا ژمارەیەکی بە چاشدا لە خاتونەکان بیانەوێت بێنە ئەم بوارەوە بەڵام ئێستا هەر لەبەر هەندێک هۆکاری جۆرا و جۆر کەسی نەتوانن بەڕێزت چیان پێڵیت
من ئەڵێم وەکو پێشتیش باسم هیچ شتێ بێ دەنگوستڵە من هیچ شتێک بێ لەمپەر نییە بەڕاستی پێویستە ئەگەر لە ناو ماڵەکەی خۆشتا بوو نەوەستی هەستکەی کە تۆ هەی هەستکەی کە ئەتوانی لەشتەر پێی خۆی بۆستی چەندین خاتونمان هەیە من ئێستا لە لامانە کە کاری بەرگ درووەکە کە سوکاری نایڵە بێنە دەرەوە یعنی ئەڵێ حەزمان لێ نییە تر فکرێ وایە تر ناشتوانی تۆ سەیتەرەکەی بەسەر هەموو خێزانە کە فکری هەموو خێزانەکانە لە ناو ماڵەکەی خۆیانە یعنی دانیشتون تۆ ئەچی بەرەو پیریان یعنی من ئەچم بەرەو پیریان لیانە پاڕێمەوە کە شتەکەم زوو بەتاڵکەن ینی بەو شێوازێ ئیشێکی جوانیانەیە و لە ناو ماڵەکەی خۆیانە یعنی هیچ شتێک ڕێگر نییە لەوەی کە تۆ بتەوێ خاوەنی پیشەی خۆت بی بێگومان بە تایبەتیش ئێستا کە لەوانێ زۆر جارەڵین لەوانێ دامەزراندن کەم بوو بێتەوە یاخود زۆر خانممان هەیە ئەتوانێ مادەمەمە حەز و خولای خۆتانە بۆ جلی خۆتانە ئەتوانن کاری باشتر و دایانانی باشتری تیا بکەن بە دەر لە جلی کوردی چ جلێکی کایەوە بۆ نە درومانی کاکەن چ کارێکی ترەکەن کە بتوانن خانمان سوودی لێ ببینن هەموو جۆرە جلوبەرگێک یعنی کە ئێمە کە باسی بەرگ درووەکەی ینی ئەبێ هەمووینێک تەنها جلی کوردی نییە نەخشاندنی جلی کوردی نییە هەموو جلوبەرگێکە اینجا ئێمە پیاوانیشمان هەیە یعنی لیژنەی پیاوانمان هەیە کە بەرگ درون کە جلی پیاوانە دوورن یعنی هیچ ینی ئەوە نیە تەنها کۆکرابێتەوە لە ناو جلی کوردی ژنانە زۆر زۆر سپاس بە هیوای دەستە خۆش بەڕێزی سپاس بۆ خزمەتە جوان بۆ ئێوەش هەر پێش